هەتا نەمانی شێلاوە لەم بۆستە فەلاحێکمان بۆ تاکە نەوەک نەزانێت چۆن زەکاتی زەرعاتەکەی دەرکە ڕاکە جەماعە تەرا زۆر ئاسانە تۆ ئەگەر بێت و زەرعاتەکەت ترگەنم بێت جۆ بێت برنج خلافیا لەسەر بەڵام هەر کەسە پرسیارم لێکایژم مادام قوتی وڵاتمانە برنجی زەکاتی بە و خورما و مێوش ئەم پێنجتە زەکاتی لەسەرە ئەگەر لە 650 کیلۆ و بەسەرەوە بوو کەواتە تۆ زەکات و لەسەرە غەیری ئەم پێنجتەی کە باسمان کرد خۆشەویستانم هەر شتێکت زەرعات کردووە تەماتەیە پەتاتەیە بامێیە نۆکە تەڕەیە پاقلەیە هەر شتێکە میوەکان و سەوزەکان هیچ کامیان زەکاتی لەسەر نییە ئللا مەگەر خۆت حەزکەی شتێک بەخشی لەم بەخشینەتیش هیچ مانعێک نییە و خوای پەروەردگار بەرەکەتە خاتە کار و کاسبی ئیسە زانیمان چی زەکات یەکەوێ و چی نایکەوێ باشە ئەوەی ئەیکەوێ چۆن زەکاتەکەی دەرکەین زۆر ئاسانە ئەوەی ئەیکەوێ یان دەیمە بە ئاوی ئاسمان ئاوەدرێ یان ئاویە بۆری و ناعور و ماڵتۆڕ و مەسروفی لەسەرەکەی ئەگەر دەیم بێت دابەش دەیەکەی سێ و حسابەی سەرەوەکە ئەگریمان تۆ 8 تەن گەنمتێ دابەشی دەی ئەەکەی ئەو ژمارەیەت بۆ دەرەکە ئەوە زەکاتەکەیەتی ئەو 800 کیلۆیە چۆن باقی گەنمەکەت فرۆشتووە بە هەمان شێواز قیمەتی ئەو 800 کیلۆیە دەرەکەی پارەکەی چەندێکەکات ئەوە نەدەیتە فەقیری واگەر بێت و بەرهەمەکەتیش ئاوی بێ ئەو لەو کاتە دابەشی 20ەکەین یعنی 8 تەن دابەشی 20 400 کیلۆەکە چۆن بۆ دەیمیەکە باسمان کرد بە هەمان شێواز لەینی ئاویەکەیش ئەوە زەکاتەکەت بخەمڵێنە و دەریکە وە لە حاڵەکاتێکە ئەگەر بێت و زەراعەتەکەت هەم دەیم بێ و هەم ئاوی وێ ئەو کاتە حساو زۆربەی ئاودانەکاکی زۆربەی ئاسمان ئاوی داوە دەیم زۆربەی خۆت ئاوت داوە ئاویە خوای گەورە بەرەکەت خاتە ماڵ و سامان و دانتان دەیخی مەکەن لە زەکات با ساڵانە زیاوتە کەم نەکەن. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.